هۆکاری نەمانی چێژی ئینسانی ئیماندار لە عەبدایەتەکانی ئەبریتێ لە گوناه کە گوناهت کرد چێژەکان لەدەست ئەدەی ئەو ڕۆحیەتە بەهێزت نامێنە کە لەگەڵ خوایە جەلە جەلالوهو تێکەڵە لە گەرمەی تاعەتە گوناهەکانیەتەوە یاد بۆیە چێژی گوناهەکان لەگەڵ چێژی لەزەتی مناجاتی خوا دائیمە لە جەنگێکی گەوران لەکوێ کەوتە ناو چێژی گوناهەوە چێژی مناجاتی خوا لەدەست ئەدەین ئێمە چی بکەین لەم زەمانەی فتنە کە بتوانین چێژەکان لەدەست نەدەین لە عیبادەتەکانمانە بزانین چی بکەین بزانین چۆن خۆمان لە خۆ نزیکتر ئەکەینەوە چۆن هەست بەم لەزەتانە ئەکەین کە لە بەردەم ڕەب العالەمینە وەری هەن بگرین ئێمە پێویستمان بەو هۆکارانەیە کە ڕامان بگرێت لە گوناه چونکە ئەگەر ڕاوەستین لە گوناه دەستمان هەڵگرت لە گوناه بە دڵنیایە و چێژ لە تاعاتمانە دروست ئەبێ ئەو کاتە هەموو نەشاطە دینیەکان کە جێبەجێیان ئەکەین لە ژیانی خۆمانە لە هەر هەموویانە چێژ وەرەگرین و ئیسفادە ئەکەین هۆکارەکان زۆر زۆرن ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ئەضرار المەعاصیە ناملکێکی بچووکە دەیان قاعدە و هۆکاری هێناوە کە ئینسان والی ئەکە لە گوناه بگەڕێتەوە زانانی تر زۆر شتیان باس کردووە لەسەر ئەوەی کە ئینسان چۆن بگەڕێتەوە لە گوناه من بۆ ئەم زەمانە خۆم سوودم لە سێ شت وەرگرتووە حەزەکەم لەم وتارە لە خزمەتی ئێوەیە باسی بکەم چێژ یەکەمیان یا با بڵێم هۆکاری یەکەمیان کە ئینسان والی ئەکە لە گوناه ڕایگرێ و لە گوناهەکان بگەڕێتەوە و هەڵکێشە گوناهەکان لە دڵیە بریتێ لەوەی کە قبح المعاصي في نفسها إنساني إيمان داري إنساني عاقل سيركا والله قناه خوي لخويا قبيح وبيس هر خوي لخويا أقر سيري كي زور قبيح وبيس إنساني عاقل أقر شولاي دكتوري كي زور تايبد مند كبيوت فلانة شد مخو مناقشة ناكا بوشي نايخو أزاني أما الزرري هي وصحتي تر نايخو چەند کەس هەیە زۆر حەزی لە خوێ بوو خوێی تەرک چکە پیانوت خراپە بۆ تۆ حەزی لە شەکر بوو وازی لێ هێنا پیانوت مناسبەی نییە لەگەڵ تۆیە وازی لێ هێنا حەزی لە دەیان جۆر خواردن بوو لێ گەڕا ترسا و مناقەشەشی نەکرد بە هیچ شێوازەیە بەو تەبیب و بەو مختصانەی نەوت کە بۆچی ئەم کارە خراپە و هۆکارەکەی چیە و لێ نەکۆڵیەوە نشی زانی خراپە یا خراپ مهم پێی وترا ئەم شتە بۆ تۆ باش نییە و وازی لێ هێنا جارێک نەخۆشێک حاڵەتێکی نەفسی هەبوو سەردانی کرد بۆ قورئانی بەسەرا بخوێنم هەر 2 دقیقە جارێ ئەی باشە من چی بخۆم چی نەخۆم ئێوەش ئیشی من نییە چی بخوا چی نەخۆ هەرچی ئەخوا با بخوا هەر ئەیوە چی بخۆم چی نەخۆ منیش سێرم کرد زۆر قەڵەوە وتم کاکە پێش هەموو نانێک تەماتەیەک و 2 خەیار بخۆ دوای فترەیەم کەسم بینیەوە سێرەکەم زەعیف بووە لاشەیەکی زۆر جوانی هەیە سێرەکەم هەر هەمووی جێبەجێ کردو وەکو خۆی بەبێ ئەمەی من هەر لە خۆ یعنی شتێک بوتم تو مەزبووە بە ڕێجیمێکی باش بوو ئەم کەمتر خواردن ئەخوا وردە هاتووەتە حاڵەتی طەبیعی خۆی طبعا هەموو جارێک کە ئەم بینی سبحان الله ئەم مەسەلەم بیرەکەوت ئەم وەرە خوایەک بۆ عەزەمەتە ئەم عەبدانەی بە باشی ناسیوە ئەو ئێمەی خەلق کردووە پێمان ئەڵێ ئەم گوناهانە زەرەریان هەیە بۆ لاشەتان بۆ تەندروستیتان بۆ منهەجی ژیانتان ئێمە سبحان الله تەجاوزەکەن لە حەقی خۆیە